خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەف شەوتان پێشکەش دەکەین. ینی بەو پەڕی نامۆرتاحیەوە تەوەری بەرنمەکەم پرسی موچەیە، خۆزگەم پرسە چارەسەرە بوو و بابەتەکە گەیشتە ئەوەی کە هەر کەس لە کاتی خۆی ئەرکەکەی خۆی ئەبینێ و مافەکەی خۆی لەسەری مانگ وەرەگرێ. ئەمە لە هەموو دنیای ئاوایە، لە کەرتی تایبەت بیان لە کەرتی گشتی. بڕیار بوو کەم ساڵ پێ ئەنرێتە ناو ساڵی 2026 ئەگەرچی حکوومەتیش تەشکیل نەکراوە، بەڵام بەپێ ئەو یاسای موازنە کە هەبوو و کە ئەتواندرێ بەشێکی لێ سەر بکرێت موچە گرفتی نەبێت. مانجی یەک هات وێڕای ئەوەی دوو مانگ لە ساڵی ڕابردوو موچەکە خورا و نەدرا، ئیتر هەرێکە و بە لێدوانێک و بە نۆعێت ونیان کرد. موچەی مانجی یەک هاتووە، ئێستا موچەی مانج دوو. ئەمڕۆ 23 شوباتە 23 دووە، بەڵام ئەمڕۆ ئێوارە ئەڵێن لیستی موچە گەیشتۆتە بەغدا و بڕیارە لەگەڵ میزانیە مراجعە بڕیارە سبەینێ بدرێتە بەڕێوەبەرایەتی بەشی ژمێرکاری لە وەزارەتی دارایی حکوومەتی فیدڕال. قسەکە ئەوەیە خەبەری ناخۆش لە هەندێک مێدیای نزیک لە دەسەڵات یان لە نزیک لە سەرۆکی حکوومەتەوە دەن بە خەڵک. ئاگاتان لێبێ دەست بە پارەکانتانەوە بگرن، چونکە پارە نایەت، مەعاش زۆر دواکەوێ. بۆ دواکەوێ بۆ ئیشی بۆ ناکەن، بۆ کاری بۆ ناکەن. لە ئێستاوە بە پەلە لیژنەیەک بڕوا و ئەگەر قەرارە 120 ملیارەکەش ئامادە بکرێ و بنێرێ. ڕەمەزانە یادی تێدایە، بەرەو جەژنی نەورۆزە چێ، خەڵک پێویستی بە پارەیە، خەڵک پێویستی بەوەیە نەوەستێت چیتر ئەم ساڵ بداتە دەست ئەم ساڵ و چاکە بێ و ئەو مانگە چاک نابێ و هیچیش لە گۆڕێ نییە. بیانوەکە ئەوەیە کە قەرارە حکوومەتی عراقی پارەی نەمێنێ. من بە دوواداچوونم کردووە، بە دوواداچوونێکی ڕووکەشینە، بە دوواداچوونێکی قوڵ تا ساڵی داهاتوو ئەگەر هەربێکی گەورە نەقەومێک کە شەڕ لە هەر وڵاتێک قەومە ینی شتەکانەوە خۆی ناڕاتە ڕێوە، بەڵام کێشەی موچە لە عراقا نییە، کێشەی پارەی ینی موچە لە عراقا نییە. ڕاستە لە سەری مانگ بۆ سەری مانگ بۆ چەند ڕۆژێک وەکو ئەم مانگی گەشت وای لێ هات بەهۆی نەبوونی سیولەوە دینارەوە کە نانەوێ هەندێک جار تەزەخم دروست بێ و وەزارەتی خەزێنەی ئەمریکا یان ئەو بەشەی خەزێنەی ئەمریکا کە چاوی لەسەر دارایی عراقە بە وردی چاودێری دۆلار و گۆڕینەوەی دۆلار و دینارەکە، ئەمە هەندێک جار عملیەکە کورتەکەوێت. بەڵام دڵنیایی تەواو دراوە کە تا یەکی ساڵی 2027 لە عراقا کێشەی پارەی موچە لانی کەم نییە. ڕاستە پارەی بجێ تەشغیلیە، ڕاستە مەسەلەی خەدەماتە، ئەوانە هەمووی ڕاجیراوت کە حکوومەتەکە حکوومەتێکی تەسریف ئەعمالە و کاربەڕێکەرە، هیچ بیانوێت نییە. بۆیە گرنگ ئەوەیە تۆ بتانی ئەوانەی کە عراق داوات لێکە بینێری دەستی پێمەکە بگێنەرە 5 لە 5 بڵێ ئەمڕۆ بڕیارماندا 120 ملیارەکە بنێرین، ئەویش 3 ڕۆژی پێ ئەچێت تا پارەکەت بۆ نێری. دووک لە بیانون میلەتەکەش چیتر بەو شێوەیە بەو دۆخە مەسپێرن. چەند ڕۆژێکی تر یادی ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستانە، ڕۆژی ژنانە 8 مارسە، مەسەلەن ڕۆژی 16 سەیتایەکە ینی بەڕاستی ڕۆژێکی جەرێک بڕە. ینی مەسەلەن ئەم کۆمەڵە یادوبۆنانە خەڵک با پرژێتە سەر پرسە نەتەوایەتەکان بۆ هەموو شتێکەکەنە سەر موچە، بۆ هەموو شتێکەکەنە سەر ئەوەی کە خەڵک دەستی لەسەر دڵی بێدەی بۆ ئەو جەژنە پارەی پێ ئەبێ پێداویستەکانی ماڵ و منداڵی دابینکە یاخودنە. ئەمە بە پێشەچێک بێ و هۆشداریەک بێ، بەڵکو بتوانین شارێکیش بێ بۆ ئەوەی کە لەسەر مەسلەی موچە هەوڵەکان جدیتر و عملی تر بن، نەک بۆ خاوە بەڕاستی. بەش یەکەمی بەرنامەکەم نیش تەوەرهەرەوەیە لەگەڵ سروە محەممەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق بەسپاسەوە لە گەرمیان و لە ناوەندی ئیدارەی پارێزگای یان ئیدارەی گەرمیانەوە شاری کەلار لەگەڵمانە، ئینشاڵڵا هەرش بێ بە پارێزگا و دواتریش لەگەڵ بەڕێز محسین عوسمان نووسەر و سیاسەتمەدار گفتوگۆ لەبارەی بابەتی پرسە نێودەوڵەتیەکان و پرسە دیبلۆماسیەکانی کوورد دەکەین. سروەخان زۆر سوپاس بۆ دەرفەتە ماندوومان کردی، کاتمان گرتی. خوای گەورە ڕۆژ و تاعەت و عیبادەتت قبوڵ بکە وی سەرجەم موسڵمانان
بەپێ و بە دوواداچوونانەی بەڕێزت وەکەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عراق مەسەلەی موچە گرفتێکی ئەوە تۆی هەیە لەسەر ئاستی عراقە یان کێشەی جەزری هەیە ببورە. بەڵێ کاکزانام کاتە باش ڕەمەزانتان پیرۆز ومێ دەکەم ئەم ڕەمەزانە ببێتە خێر و خۆشی بۆ میلەتەکەمان و بۆ عێراق بە شێوەیەکی گشتی. سەبارەت بە موچە بەداخەوە ئێمە لە ساڵی 2014ەوە تاوەکو ئێستاکە ئەم موچەیە بووە بارێکی زۆر ناخۆش بەسەر فەرمانبەران و موچە خۆرانی هەرێمی کوردستانەوە. بۆ کۆتاجار ئێوە ئاگدار بوون ئێمە زیاد لە 5 مانگ بەر لە ئێستاکە ڕێکەوتن کرا لە نێوان هەرێم و لە نێوان بەغداد ئەمە بۆجی دڵخۆشیە هاوڵاتیان و بازار و فەرمانبەران بەوەی کێشەی موچە بە شێوەیەکی گشتی یەکلا بووتەوە. دیارە ئێمە گومانمان نییە لەوەی ئەو ڕێکەوتنەی لە نێوان هەرێم و کوردستان و لە نێوان بەغداد کراوە ڕێکەوتنێکی زۆر باشە. ئەو ڕێکەوتنە چی بەڕادەستکردنی نەوتی هەرێمی کوردستان و چی بەڕادەستکردنی 120 میلیارد دیناری داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان کە ڕێکەوتنی تەواوەتی لەسەر کراوە بە هەمان شێوە هەردوو لا ڕازین لەسەر ئەو ڕێکەوتنە. حکوومەتی عراقی ڕازیە، حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕازیە. ئێمە کێشەیەکمان هەبوو لەسەر ئەوەی 3 مانگ جارێک گرێبەستی نەوت لە نێوان هەرێم و لە نێوان بەغداد تازە ئەکرێتەوە. ترسی ئەومان هەبوو حکوومەتی عراقی تازەی نەکاتەوە، بێگومان حکوومەتی عراق ئەو 3 مانگەشی تازە کردەوە کاتە ئێمە ئەساتوانین بڵێن ڕێکەوتنەکە هیچ کێشەیەکی تیان نییە. ئێمە دێنەوە سەر ئەساسی ڕێکخستنی لیستی موچە و ناردنی لیستی موچە ئایا کێشەکە لەویایە یا کێشەکە لە بابەتی دارایی عێراقایە یا کێشەکە لە تێکنەگەیشتنی نێوان هەردوولایە، یان ئێمە کۆمەڵێک هۆکارە کە بێتە هۆی ئەوەی کە هەمیشە موچە دواکەوێ. ئێمە لە لیستی موچەیە بەداخەوە ئێمە بەنمونە ئەڵێم ئەمڕۆ لیستی موچە ڕۆشتووە بۆ بەغداد پێویستە لە ئەمڕۆوە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ئامادەکاری بکات بۆ لیستی موچەی مانگی 3 بۆ ئێمە دوانەکەوین هەمیشە حکوومەتی عێراقی نەڵێ لیستەکە درەنگ هاتۆ بۆیە من موچەم ناردووە، لیستەکەی کێشەی تێکەوتەوە بۆیە موچەم ناردووە. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لەو کێشانەی بۆ ئەوەی دواکەوتنی موچە یەکلا بکاتەوە چارەسەر بکە ئەوەیە لەگەڵ ناردنی لیستی موچەی مانگی داهاتوو یەکسەر دەست بکە بە تەدقیق و بە وردبینی و بە چارەسەرکردنی ئەو کێشانی کە لە نێو لیستی موچەیە چی تەقاعدیە، چی مردووە، چی ئەوانەی کەوە ئیجازە ئەکەن هەموو لیستەکە ڕێک بخاتەوە ڕاستەخۆ بینێرە بۆ بەغداد لە کاتی خۆیان بۆی ئێمە بیان و نەدەینە دەستی بەغدادەوە بڵێ لیستەکە درەنگ هاتووە. ئەمە یەکێکە لە هۆکارەکانی دواکەوتنی موچە کە هەمیشە لیستەکان درەنگ ئەکات. هۆکارێکی تری دواکەوتنی موچەش ئەوەیە کە لای ئێمەوە داهاتەکە کەمێک درنگ ئەگاتە عێراق. ئەمە شەکەڕێتەوە بۆیە تاوەکو داهاتی سلێمانی و هەولێر و دهۆ کۆ بکرێتە 120 میلیارد دینار و ڕاستەخۆ لە ڕێی هەرێمەوە بگاتە بەغداد. ئەمەش تۆزێ دواکەوتنی تیاکەوێ پێویستە ئەوەش ڕێک بکرێتەوە لە نێوان هەرێم و لە نێوان بەغداد واتە دەسو برد بکرێت لە کۆکردنەوەی ئەو داهاتە و لە کاتی خۆیان ئەو داهاتە بنێردرێت کە ئەو داهاتە نارکەواتە ئەمەتوانین بڵێن دوو خاڵی زۆر گرنگ کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە چارەسەر کراوە. من دێمە سەر خاڵی سێ ئایا کێشەی موچە لە بەغدادا هەیە، سیولەی نەقدی لە بەغدادا هەیە یان نییە. ئێمە لە ئێستادا ئەزانین بەغداد بە بارودۆخێکی ناخوازراوە ڕوە ئەزمەی مالی لە بەغداد هەیە ئەوە ناشاردرێتەوە، بەڵام ئەم ئەزمە مالیە موچەی نەگرتووەتەوە. حکوومەتی عێراقی و خودی وەزارەتی دارایی ئەعلانی کردووە ئەڵێ ئێمە کێشەی موچەمان نییە کەواتە کێشیان سروەخانخوا ئەوە گرنگە بۆ من کێشەی موچەیان تا 2027 نییە، ینی من لە پێشەچەکەی وتم ئەمە ڕاستە، یعنی خۆ ئەوە نییە بڵێن زۆر زارۆکو پێشتر ئێمە بڵێن کاکەەوە تا بەغدا پارەی نییە بۆیە ئێمە تاخیرە بین، ینی یان ئێمە موچەکەمان دواکەوێت بەپێی بە دوواداچوون و زانیاریەکانی بەڕێزدا و کێشەی لە بەغدا هەیە. کێشەی سیولەی مالی بۆ موچە نییە لەبەر ئەوەی ئێمە سەیری حکوومەتی تەنفیزیەکەین. حکوومەتی تەنفیزی وەزارەتی دارایی لە کۆتا خاڵیا هەم ڕوونکردنەوەی بە پەرلەمان داوە هەم ڕوونکردنەوەشی داوە لە ڕێگەی پیجی تایبەتی خۆیەوە کە کێشەی سیولەی داراییانیە بۆ دابینکردنی موچە لە عێراقدا. ئەمە لایەنێکی تر ئێمە دێنەوە لایەنێکی تر کە ئێمە کاتی خۆی مەترسیەکمان هەبوو لەسەر ئەوەی کەوا هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بکرێت کە پەرلەمان دەست بەکار بێت کێشەی ئەوەمان هەبێکەوە ئێمە لە بودجەی ساڵی 2026 حکوومەتی عێراقیە ئەم ڕێکەوتنێ لە نێوان هەرێم و لە نێوان بەغدایە ئەم ڕێکەوتنە
جێبەجێ نەکراوە بەڵام خۆشببختانە ئێمە ئەتوانین بڵێن لەبەرەوەی حکوومەت تەشکیل نەبووە تاوەکو ئێستاکە لەسەر میزانی سێ ساڵی خولی پێشووی پەرلەمانی عێراق لەسەر ئەو میزانێت تاوەکو ئێستاکە موچە بە عێراقیش ئەدرێت و عێراقیش پابندە بەوەیکەوە لەسەر ئەو ڕێکەوتنەی لەگەڵ بەغدا هەیەی موچە بداتە هەرێمی کوردستان حتاوەکو حکوومەت پێکە هێنرێت و سەرۆکی کۆمارە هەڵە بژێرێ و سەرۆکی حکوومەت هەڵە بژێرێ و بە هەمان شێوەش وەزیرەکان سوێندی یاسایی ئەخۆن. ئەمە هەم لایەنێکی باشیترە بۆ ئەوەی ئێمە کێشەی موچەمان نامێنێت لەگەڵ بەغدایە کەواتە تاوەکو حکوومەت پێک بهێنرێت تاوەکو بودجەی ساڵی 2026 حکوومەتی عێراقی بێتە پەرلەمانەوە ئێمە موچەی هەرێمی کوردستان هاوشێوەی موچەی عێراق دابین ئەکرێ ئەمە بەشێکی تری لە کێشەکانی ڕواندووەتەوە لای ئێمە دێنەوە بۆ خاڵێکی تر کە خاڵێکی جەوهەریە بۆ چارەسەرکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەگەڵ شایستەدارایەکانی هەرێمی کوردستان کە پێکهاتووە لە بودجەی سیادی لە بودجەی ئاسایی لە بودجەی بوژانەوەی پارێزگاکان و بودجەی ئیستثماری ئەم بوجانە ئێمە لە ئێستاەوە خۆمانمان ئامادە کردو بۆی کە حکوومەت تشکیل بوو ڕاستەوخۆ ئەو بودجەیکەوە لە حکوومەتی عێراقیەوە دێت بۆ پەرلەمانی عێراق ئێمە چۆن بتوانین ئەو بوجانە کە کێشەی لەسرە لە نێو بودجەی ساڵی 2026 جێی بکەینەوە ئەو ڕێکەوتنەی لە نێوان هەرێم و لە نێوان بەغدادا کراوە چ لە نەوت بێت چ لە داهاتی ناوخۆ بێ ئەو ڕێکەوتنە چۆن جێ بکەینەوە لە نێو بودجەی پەرلەمانی عێراق بۆ ئەوەی ئێمە بیانووی نایاسایی بوونی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداد جارجار لێرە و لەوێ و پەرلەمانتارێک کەسێک لە عێراقا دەیداتە بەرگوێمانە بۆی ئەوەش نەمێنێت کەواتە ئێمە توانی بڵێن ئێمە ئامادەین بۆ ئەوەی لە بەغدادەوە ئەو کێشانی کە پەیوەندی بە پەرلەمانی عێراقەوەیە بە بودجەی ساڵی 2026 هەیە ئیشەڵا دوای پێکهێنانی حکوومەت ئێمە کێشەکان چارەسەر بکەین بەڵام لە ئێستادا تاوەکو بودجەکە دێت حکوومەت پێکە هێنرێت زامنی موچەخۆرانی هەرێمی کوردستان کراوە لەگەڵ بەغداد بەڵام ئەو ڕێکارانەی کەوا باسم کرد لە پەرلەمان لە هەرێمی کوردستان پێویستە ئەو ڕێکارانە بگرێتە بەر لەبەر ئەوەی ئێمە زۆربەی کات ئەبینین لیستی موچە دوای 15 و 20 مانگ دێت بۆ بەغداد کێشەیەکی تێ بکەوێ ئەوە کێشەیە سروەخان مەسەلەن سامڕۆ 23 مانگە حساب کە 24 مانگەگات لیستەکە سپینێ گاتە بەڕێبەراتی گشتی ژمێرکاری وەزارەتی دارایی عێراق یعنی ئەمە کێشەیە بەڕاستی 24 بڵێ بێگومان کێشەیە ئەگەر بێت و مانگەکەش 24 ڕۆژ بێگومان ئەمە کێشەیە ئەوەی ئێمە هیچ نەبێ بڵێ ئێمە بێگومان ینی ئەمە بۆ خۆی کێشەیە تۆ ئەگەر 24 مانگ بگاتە بەغداد لە بەغدادیش وەزارەتی دارایی بەشی ژمێریاری بەغدا بڵێ وەزارەتی دارایی ئەوش پێویستی بە 4 بۆ 5 ڕۆژ تا هەفتەیەکەی بووی وردبینی بکات لە لیستەکە کەواتە خۆی بۆ خۆی لە بەغداش پێویستی بە هەفتەیەکە بێ بۆ ئەوەی وردبینیەکە تەواو بکرێت کەواتە پێویستە ئەو لیستەیە زوو بگاتە بەغداد بۆ ئەی لە بەغدادیش ئەو هەفتەی کە دیاری کراوە یاخود چەند ڕۆژەی کەوا بەشی ژمێرکاری وەزارەتی دارایی عێراق وردبینی ئەکا لە موچەی هەرێمی کوردستانە بۆی ئەو کاتەش پێویستی بکاتە کەواتە ئەمە هەمووی تەمیلکردنیش پێویستی بە ڕۆژێک دوو ڕۆژە بێ لەگەڵ ئیمزاکردنی وەزیری داراییە کەواتە ئێمە لە هەموو حاڵەتەکانە ئەگەر هەرێمی کوردستان وردبینیەکە یاخود لیستی موچە درەنگ بگاتە بەغداد لە بەغداش پێویستی بە 8 بۆ 9 ڕۆژە بێ تاوەکو موچەکە بگاتە هەرێمی کوردستان 8 بۆ 9 ڕۆژەکە ئێمە توانین بڵێن سێیەکی مانگێکە ئەمانە هەمووی کێشەیە پێویستە تاوەکو بودجەیەک لا ئەبێتەوە بودجەی ساڵی 2026 حکوومەتی هەرێمی کوردستان ئەم خاڵانی کە من باسم کرد پێداچوونەوە بکات لیستەکەی زوو بنێرێت داهاتەکەی زوو کۆ بکاتەوە بیگەینێتە بەغداد ئەگە هەر کێشەیەکیش هەبوو لەگەڵ بەغدادا پێویستە لیژنەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات بگەنە بەغداد لە بەغداد بمێننەوە ئەو کێشانی کەوا لە نێوان هەردوولایە چارەسەری بکەن بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە من پێتەڵێم موچە لە بەغداد لە فەوتاندا نییە موچەی عێراق بە موچەی هەرێمی کوردستانەوە زامنە هیچ کێشەیەکی نییە تەنانەت ئەتوانین بڵێن دەمانگی تریش حکوومەتی عێراقی تشکیل نەبێت ئەم ڕێکەوتنە لە نێوان بەغداد و لە نێوان هەرێمی کوردستانە دەمێنێتەوە بەپێی ئەم ڕێکەوتنە موچە دێت بۆ موچەخۆرانی هەرێمی هیچ ئەرکێک هەیە مەسەلەن سەرەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیان شتێکی سیستماتیکە و تەکنیکە لە نێوان وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم و وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ
بەڵێ سەبارەت بە نوێنەرانی هەرێمی کوردستان ئێمە بە ئەمانەتەوە باس دەکەم سەرجەم پەرلەمانتاران ئەوانی کە ئێمە لە بەغدادین هیچ درێغەیەک ناکەین لە هەر جێگایەک حکوومەتی هەرێمی کوردستان ئەو وەفدەی دێتە بەغداد وەفدی وردبینیە وەفدی داهاتە وەفدی بواری نەوتە وەفدی مەسەلەن پێداچوونەوەی بە میزانیە وەفدی ڕێخستنی ئەموری دارایی هەرێمی کوردستانە لە نێو میزانەی عێراق ئێمە لە هەر کوێک پێویستیان بە ئێمە بێ ئێمە ئامادەین لەبەرەوەی ئێمە بۆچی لە بەغداین بۆ ئەوەی چارەسەری کێشەکانی هەرێم بکەین لە بەغدادی ئێمە نوێنەری خەڵکی هەرێمی کوردستانین ئێمە کە لەوێ ئامادەین ئەوە نییەکەوە ئێمە بڵێن تەنها ڕۆشتوینێتە بەغداد ڕاستە ئێمە نوێنەری هەموو خەڵکی عێراقین کە ئەچینە پەرلەمان بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم لە هەر شوێنێک کە پێویستیان بە ئێمە بێ ئێمە ئەتوانین هاوکار و پشتیوانیان بن تەنانەت بۆ تێپەڕاندنی بودجەی ساڵی 2026 کە بێتە پەرلەمانی عێراق پێویستە ئێمە وەکو کورد لۆبی بکەین لە نێو پەرلەمانی عێراق مفاوزات بکەین لەسەر خاڵک ئەو خاڵانی کەوا لە بودجەدا دیاری کراوە بە شێوەیەکی گشتی ئەمانە خۆی بۆ خۆی هۆکارە بۆ ئەوی ئێمە کار بکەین لەسەر سەرجەم کێشەکانی نێوان هەرێم و بەغداد کاگەزانە ئێمە ئەوەشمان لەبیر نەچێ ئێمە تەنها کێشەی موچەمان نییە تەنها کێشەی داراییمان نییە ئێمە کێشەی مادەی 140مان هەیە کێشەی تعریفەی گومرکیمان هەیە لەگەڵ بەغدادا کێشەی بوونی ئەم هەموو سەیتەراتانەمان هەیە کە بۆتە هۆی ئەوەی کەوانانی بەشێکی زۆری کاسبکارانی هەرێمی کوردستان ببڕێ ئێمە کێشەی فەرمانگە فیدراڵیەکانمان هەیە بە جنسیەوە بە جوازاتەوە یعنی ئێمە کێشەی زۆرمان هەیە لەگەڵ بەغدادا ئەم کێشانە ئێمە ئەتوانین کاری لەسەر بکەین لەبەر ئەوەی لە نێوان بەغداد و لە نێوان هەرێمی کوردستانە ئێمە نوێنەرین بەڵام سەبارەت بە موچە بە ئەو التیزاماتانی لەسەر هەرێمی کوردستان ئێمە ناتوانین کاری لەسەر بکەین بەڵکو پێویستە هەرێمی کوردستان کاری لەسەر بکات و گەشتە بەغداد هەر کێش و گیر و گرفتێکی تێکەوت ئێمە لە بەغداد ئامادەکاری ئەەکەین هاوکاریانە بین لەگەڵیانە تەنانەت ئەتوانین لە کۆبنەوەکان و لە ماوعدەکانیش لەگەڵیانە بین بۆی بتوانین کێشەکانی نێوان بەغداد و نێوان هەرێمی کوردستان بڕەوێنینەوە ئەوەی ئەکرێ ینی ئەوەی حکوومەتی هەرێم بتوانێت بە زووی ئەو سێ التیزاماتی کە هەیە باست کرد جێبەجێیان کاو بینێرێ بە بەغدا و کاتا وەکو ئەڵێ شەڕەکە بۆ ئێوە جێبێڵن ئەگەر زانیان و ماتەڵێکەیە بەڵێ بێگومان ئێمە بۆ شێوەی ئیشەکەین و چاوەڕوانین کەوا کێشەکان ئەم ساڵ کۆتایی بە کێشەی موچە ئەنی بەداخەوە ئێمە وامان لێ هاتووە لە 2014ەوە بە بەردەوامی بەشێک لە کێشەکانی ئێمە لە بەغداد کێشەی موچەیە کێشەی موچە کێشەی حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ بەغدادا ئەبێ خۆیان بکەونە ڕێکەوتن بۆ ئێمە سەرقاڵی کێشەکانی تری نێوان هەرێم و نێوان بەغداد بین سەرقاڵی تێپەڕاندنی یاسا گرنگەکان بین کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی ئێوە ئاگدارن ئێمە لە خولی پێنجەمی پەرلەمان چوار یاسای زۆر گرنگمان تێپەڕان لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بە پارێزگابوونی هەڵبجەیەکێک بوو لەو یاسا زۆر گرنگانە هەڵۆشانەوەی بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە هەموارکردنەوەی یاسای شەهیدان هەموارکردنەوەی یاسای زیندانیانی سیاسی ئەمانە هەمووی یاسای زۆر گرنگ لە ئێستاشە ئێمە بۆ ساڵی بۆ ئەم خولا ئەگەر ڕێکەوتنی بواری نەوتی بکرێت لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغداد ئەبێ ئێمە هەر لە ئێستاوە خۆمان ئامادە بکەین بۆ شەڕ لەسەر یاسای نەوت و غاز لەبەرەوە یاسایەکی زۆر گرنگە تاواکو ئێستاکە بەشێک لە کێشە و گیر و گرفتەکانی نێوان هەرێم و بەغداد کە چارەسەر نەکراوە نەبوونی یاسایەکی تایبەتە بە ڕێخستنەوەی سامانە سروشتیەکان و بە ڕێخستنەوەی نەوت و غاز بۆیە دوای ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداد ئەبێ ئێمە خۆمان ئامادە بکەین بۆ شەڕکردن لەسەر ئەو یاسایە و تێپەڕاندنی ئەو یاسایە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان. بەڵێ سروەخان بالمناسبە خاڵێکی تریشە فەرموو خاڵێکی تریش زۆر گرنگە بەداخەوە ئێمە و ئاماری کە کرا حکوومەتی عێراقی کە کردی لە ئێستادا ئەو ڕێژەی کەوا بۆ کورد دانراوە بە گوێری ئاماری وەزارەتی پلاندانانی عێراق 14 بەڵام ئێمە ناڕازین لەو ڕێژەیە کە دانراوە بۆیە ئێمە پێمان وایە سەروی 14 ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان بۆیە شەڕێکی تریش ئێمە کە پێویستە شەڕی لەسەر بکەین ئەوەیەکەوە سەرجەم بوجەکان نەک تەنها بوجەی تایبەت بەنەوت هەموو بوجەکانی عێراق کە دێتە عێراق ئێمە ئەبێ بە 14 بەرەو سەرەوە شەڕی لەسەر بکەین و تەزبیدیکەین لە بوجەی عێراقە. بەڵێ دەستەکانت خۆش بێت سوپاس دەکەم سروەخان سوپاس بۆ دەرفەتەکە لە کەلار ناوەندیداری گەرمیان لەگەڵمان بووی بە هیوای ئەوەین کە
ئەنی بتواندرێکە هەمیشە هەوڵ بدرێ بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانەی هەیە وەکو سەرەتاش باسمان کرد ئەگەر هەر هۆکارێکە یان ڕوونکردنەوە بدریان ئەو خاوە نەکرێ لە ناردنی ئەو لیستی موچە و میزانی مراجع و 120 ملیارەکە ئێمە ناڵێن هەر هەموو شتێ تەسلیمی بەغدا بکەن بەڵام مادام ڕێکەوتنێکتان هەیە بە ڕێکەوتنەکەەوە پابندن با خەڵکیش لەسەری مانگ بچێ خۆی وەربگرێ و کاکە تۆزێ خۆش بژیانی بەڕاستی ناکرێ خۆتۆ هەر ئەو مانگە بدەیتە دەست ئەو مانگە بڵێم ساڵە بۆ ساڵە و ئێمە ژەربین بەرنامەی لەسەر بکەین.